دەزگای خێرخوازی سۆمای چاوان ئێوارەخوانی بۆ 220 کەس لا بێباوکان و منداڵانی بێسەرپەرشت ئەنجامدا. دواتریش دەزگاکە وەک ئامادەکاری بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان موچەی مانگانەی بەسەر خانەوادەکاندا دابەش کرد. چالاکی ئەو ڕۆمان بریتی بوو لە ئیفتاریەی ڕۆژەوان بۆ منداڵە چاوگەشەکان بۆ دایکانە. ئەو خانەوادانێکەوە ڕووبەکمانکردن بریتی بوو لە 55 خانەوادە. هەر خانەوادەیەک لەو جۆرەمان بانکردبوون کە 4 منداڵی لەگەڵ خۆی دابێنی هەمووی بریتی بوو لە 220 سەر خێزان، ینی موچەی مانجی سێمان هەموو بۆ لە پاکەتی کردوون پێیان دەدەین، لە دوای ئەوە سەبەتی خۆراکیان پێ دەدەین، لە دوای سەبەتی خۆراک گۆشتیان پێ دەدەین، لە دوای هەر خانەوادەیەک پاکەتێک خۆڕمای پێ دەین باتەوە ماڵێکە، لە دوای هەر خانەوادەیەک 10,000 دیناری پێ دەین پارەی تەکسی هاتوون و چوونەکەی. دوای ئێوارەخوانەکە سەبەتە خۆراک و گۆشت و خورما بەسەر خانەوادە بێباوکەکاندا دابەش کرا. دواتریش بڕێک پارەی دیکە بەو خانەوادە نەدرا وەک حەقی هاتن و گەڕانەوەیان. دەستخۆشی لە سۆمای چاوان دەکەم مامۆستا ئەمین و هەمویان دەستخۆشی لەم گۆشت دەکەم و خوا خێریان موسی یعنی سەربەرزیان کە لە دنیا و لە قیامەتێ لیان ڕازی نەخوا لیان ڕازی بی کرێ ڕێمان دەدەنی و هەرزاقمەڵی ئەوڕۆ دەعوەتین و تەواو ئەوەیە ئەوەش لەوەی باشترەیە. خوا خێریان بنووسی لۆمە زۆر باشن یارمەتیمان دەدەن خوا خێریان بنووسی خوا خێری ئەو خواردنەش دروست کرد یعنی خێرای کردی لۆمان هاوکاریمان دەکە خوا خێریان بنووسێرە وەڵڵا هەمومانجی یارمەتیمان دەدەن خوا خێریان بنووسی منداڵەکان دڵخۆشیان کردیە گاسیمەیان کردێ خواردنیان دەدەنێ. دەزگای خێرخوازی سۆمای چاوان لانی بۆ مانجی پیرۆزی ڕەمەزانداناوە و بڕیاری وایە سەدان سەبەتە خۆراک دابەش بکات. هاوکات ئێوارەخوان بۆ سەدان خانەوادەی تریژ ئەنجام بدات. دواتریش زەکات بەسەر ئەو خانەوادانەدا دابەش بکە کە شیاوی زەکات پێدانن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.